بەتوندی سەرکۆنەی بە ئامانجگرتنی تیمی کەناڵی ستێر تیڤ دەکات. لێرە داوە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین فشار بخەنە سەر وڵاتانی دراوسێی عێراق بە ئاراستەی دوورخستنەوەی ئاگری شەڕ لەو کەسانەی کە دەستیان لە هەڵگرچانی جەنگ نییە و بەشدارنین و مەدەنین. بەڕێزان، ئەو هێرشە بۆ سەر تیمی کەناڵی ستێر تیڤ کە بۆ هۆی شەهیدبوونی دوو ڕۆژنامەنووس بە ناوی هێر و بەهادین و گولستان تارایە کە خەڵکی باتمانی باکووری کوردستانە. لێرە بە پێویستی دەزانین داوا لە کۆماری تورکیا بکەین تیتر ڕۆژنامەنووس نەکرێتە قوربانی شەڕ و ململانەیەکان. بەداخەوە هەردوو حکومەتی عێراق و هەرێمی کوردستانیش لەو نێوەندا وەک پێویست نین و ناتوانن سەروەری خاچی هەرێم و عێراق بپارێزن و ڕۆژانە گوند و هاوڵاتانی مەدەنی دەبنە قوربانی ئەو بردومانانەی وڵاتانی دراوسێ. ڕێکخراوی پەیامنێران لای وایە کوشتنی ئەم دوو ڕۆژنامەنووسە تاوانێکی پاسا و هەڵنەگرە و دژی هەموو زۆرە یاسە و ڕێکەوتن و نەریتێکی نێودەوڵەتیە و بەتوندی ئیدانە دەکەین. داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەین ڕۆڵی خۆیان ببین و دوورخستنەوەی و لەو شەڕ و مەترسیانە لەسەر هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان